ساڵتانە بێ خۆشەویستان لە ئەکادمیە فیزیای پزیشکی لە کۆلیژی زانست لە بەشی فیزیا زۆر خۆشحاڵم پێتان شان دەبینەوە. ئازیزان بەڕاستی زۆر بە پێویستمان زانی ئەم زاریان دیمانەیەک لەگەڵ ڕێزدار پرۆفیسۆر یاگدەر دکتۆر بەدرقادر سووسی بکەین کە جەنابیان پسپۆرە لە بواری کلینیکی جیا دەرمانی لە بەشی بایۆلۆژی کۆلێژەکەمان. یەک دوو پرسیارمان ئامادە کردووە ئاڕاستی جەنابیان دەکەین کە ئەو پرسیارانە ئێستا زۆر گرنگن و پەیوەستە بە قوتابیانی خۆشەویست بە تایبەتی ئەگەر هاتوو لێرە بەدواوە کە دەستێنەوە بواری تاقیکردنەوەکان. مامۆستا دکتۆر جان زۆر سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت لە ئەکادمیە فیزیای پزیشکی و یەکەم جار خۆشحاڵم بە جەنابیششان دەبین. منیش زۆر خۆشحاڵم بەڕاست دەگەم بۆ لەو پرۆسە جوانەیە ئەکادمیە پزیشکی فیزیای پزیشکی بەڕاستی شتێکی جوانە بە فیزیا بەشێکە لە هەرهەمێکی. زۆر سپاس زۆر سپاس. من تاکیدم دەوێت کە جەنابەت ڕۆڵێکی باشی دەبی لەو پەیجە لە ئەکادمیە ئینشاءڵڵا بەوەی کە جەنابەت پسپۆڕێکی زۆر گرنگیت هەیە. هەدەف سۆنگەرەوە یەکەم پرسیار لە ئوستازی دەکەین ئایا قوتابی بە شێوەیەکی گشتی زۆرە سیستەمێکی خۆراکی پەیڕەو بکە بۆ ئەوەی بتوانین یعنی سەرکەوتنی زیاتر دەست بێنێ و فۆکەسی زیاتر دەست طبعا قوتابی کە خۆی ماندوو دەکات ڕۆژانە و بە هەمان شێوە هەوڵ دەدا دەخوێنی کاتی دەکوژی ژیانی با بڵێن دەکاتە قوربانی خوێندنەکەی بۆی نمرەیەکی بەرز بێنی. بەڵام ئێمە زۆر جاروێت سەی دەبینی قوتابیەکە ئەو هەنگاوانەی بڕێ بەرام لە هەمان کاتە نمرەکەشی وەکو پێویست نییە. هۆکارەکەی دەگەڕێتەوە لە بۆ دووشت یا شێوازی ژیانی غەڵەتە شێوازی ژیانی یان خواردنی غەڵەتە. ئەو جەرێرەدا دوو گرنگی هەیە. ئایا شێوازی ژیان چییە؟ شێواز ژیان بریتیە لە چ کاتێک دەخوێنی لە چ کاتێک دەخەوێ لە چ کاتێک پشوو دەدا. زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە دەبێت قوتابی و بزانێ. خاڵی دووهەم ئەوش بیتێ لە خواردن چ خواردنێک دەخوات چ خواردنێک ناخوات چ خواردنێک زیاتر دەخوات. ئەو زۆر گرنگە. با بێ بزانی کاتی خوێندن. هەر قوتابێک دەبێت شەو دەی کاتژمێر دەی شەو نووسبی بۆی بەیانی کاتژمێر چاری بەیانی هەڵبستێت تاکو چاری بەیانی تاکو ئەچێتە مەسەلە زانکۆ یان دەچێتە تاقیکردنەوە بە دڵنیاییەوە ئەو کاتە کاتی زێڕینە لەبەر ئەوەی جسمێکی ڕیلاکس مێشکێکی ڕیلاکس فۆرمات هەمووی سەی بووە ئەو شتێک کە ئێستا دەیخوێنی لەو چێ چار سەعاتەی بە قەدە سەعاتی ڕۆژی ڕابردووە. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووهەم تاوان ئەوە شێوازیان. خاڵی دووهەم کاتێک قوتابی جاری وایە کە دەخوێنێ بەردەوام دەخوێنێ نا ئەوە هەڵەیە دەبێت دائیمە قوتابی بیر بکاتەوە لە 40 تا 50 دقیقە زیاتر نەخوێنێ. دەبێت 40 تا 50 دقیقە خوێندی 10 دقیقە پشوو بدە لەو پشووی دووشت بکە. یەکەمیان محاولە بکە 5 دقیقە چاوی قەپاتکە ئەو هەر بەبێ دەنجی دانیشی 5 دقیقەی دومیش شتێک بخوا. ئەو شتە چییە؟ یەک شتی سادە یان چایەک یان قاوەک یان شەربەتێکی سروشتی یان دووسێ دکە خورما یان میوەیەک یان بەپێی ئەو شتانی کە سروشتی زەکە باسی دەکەم. کەواتە لێرە زۆر گرنگە 50 دقیقە 10 دقیقە پشوو دیسان دەست پێ دەکاتەوە. ئەوە بەنسبەت خاڵی دووە. خاڵی سێم تەمان کە بابلێن لە شێوازی بابلێن هەندێک قوتابی هەیە لە سپێنە کە هەڵدەستی چ دەکاتن مەسەلەن دێست دەکات شتێکی بابەتێکی نەخوێندە دەخوێنیت نە ئەوە غەڵەتە دەبێت ئەتۆ ئەوەی بخوێنی کە دوێنێ خوێن و تاکە مڕاجعە بکەیەوە بینێ سەر خواردنەکە کە خاڵی گرنگی منە. هەر کۆمەڵی خواردنمان هەیە خۆشن بەڵام بابلێن ئەمە دەڕێن مێشک لە ناوبەرن وەکو چی خواردنە سوکراوەکان خواردنە شینە دەستکردەکان خواردنە قوتوبەندەکان خواردنە بابلێن ئەوانەی کە مادە حافظیان تێدایە خواردین بابل ئەو شێوەیە ئەو خواردانە هیچیان تەندروست نییە بۆ قوتابی لەبەر ئەوەی چونکە یەکەم شت چاویەکی زۆری تێدایە وزەیەکی زۆری تێدایە بەڵام وزەکە بێکەرکە وزەیەکی بەسوود نییە و هەروەها هەمووشی پڕێتی لە مادەی بابلێ ڕەنگ و تام و بۆنی کیمیاوی کە دەبێتە هۆی مەشغولکردنی ئەو کەسە هەم مێشچیک هەم بەرگریلەشی هەم کۆبوونەوەی کەرەکەبوونی کۆمەڵێک مادە لە ناو جەستەی ئەو کەسە ئەو چ لە خوێنی بی چ لە جگەری بی چ لە خانەکانی لەشبی کەواتە ئەو کۆمەڵە خواردن ناخوا. خاڵی دووهەم ئەو خواردانی کە پێویستە بیخوا. طبعا یەکەم شت دەبێت نانی بەیانی بخوا یعنی گرنگترین با بڵێن خاڵی خواردنی قوتابی نانی بەیانی ئەبێ قوتابی نانی بەیانی بخوا لە هەر قۆناغێکی خوێندن لە یەکی پۆلیەکی سەرەتایی تا قوتابی دکتۆرا دەبێت نانی بەیانی بخوا. نانی بەیانی چ بخوا؟ ئەو خواردانە دەخۆین کە خواردنی چاکن گوێز باوی تەرس بەگشتی بەڵام گوێز و باوی زۆر گرنگە یان گوێز بە تەنها تەحین ڕاشی خورما ماست یان شیر هێلکە چەندی هەمووش بخوا بە پێی پێویستی خۆی چەندی پێویستە. لەگەڵ ئەوەشدا ئەو جەمەسەر هەنجوینمان هەیە هەنجوین ئەو کۆمەڵە خواردنە لە خواردنی با بڵێن ڕۆژانەبی بەڵام کە لە وەرزشی سەرمایە ئەتوانی
خواردنی شل بخوا وەکو مەسەرەن نۆکاوە چەلاو نۆکا شۆربای نیسکا مەسەر ئەو خواردانەش خواردنی سوکن بەڵام بە سوود و دەوڵەمەندن کەواتە لێرەدا ئەو کۆمەڵە خواردنەمان هەیە ئەدی خواردی کە بەسە سمان هەیە هەموو میوەیەک هەر میوەیەک بە تایبەتی ئەو میوانی کە بەسەر ڕنگدارن ڕەنجی سوورە پرتەقاڵی ئەوەی بەپێی وەرزەکەی خۆی چ میوەیەک هەیە ڕۆژانە هەوڵ بدا لە میوەک 2-3 یان یاخود بابلێن 1-2-3-4-5 جۆرە میوە ئەگە لە بکەچیش بی بە تایبەتی لە نێوان بابلێن ئەو فاصلانی کە هیتی خاڵێکی تر کۆمەڵی خواردین کەمان هەیە ئەو خواردانەش تەبان هەمیان بەگشتی باشن سەوزەکان هەموو سەوزەکان بەگشتی باشن ئەو سەوزانی کە زۆر باشن چەوەندەر زۆر باشە جێزە کە سەوزێ زۆر باشە کەلەم و قەرنابیت و بڕۆکلی هەمیان باشن ئەوانە کۆمەڵێک سەوزەمانی ئەتوانی چ وەکو سەوزە بیخوا چ وەکو زەڵاتە بیخوا بەو شێوەیە کۆمەڵ زۆر جار قوتابی لەوانەیە لەش و لاری لاوازە دەتوانیت لە باتی سەوزە بکە بە زەڵاتە بەڵکو میوە دەکا بە زەڵاتە ئەوە بابلێت کۆمەڵێک خواردی کەشمان هەیە وەکو باست کرد چەرەزات زۆر گرینگە هەشەدنێ لە بەیانیان هەر کاتێک برسی و دەتوانیت چاردنکە بایی بخوا هەر کاتێک چاردنکە فستق بخوا دوودانە گوێز بخوا کەواتە چەرەزات لە بینی خوێندەکان بەگشتی لەوە لەبەرەوەی چەرەزات پڕیەتی لە زینک ئاسن سلینیۆم ئۆمێگا ڤیتامین دی هەموو خواردنەکانی ئەیجی هەموو خواردنەکانی مێشی تێدایە ئەدی لە خواردنەکان دیکە هەر خواردنێک کە مادام کوڵاو بوو دەتوانی بیخوا بە تایبەتی هەوڵ بدا خواردن سوکەکان بخوا مەسەر بوون ماستی چێر لە ماستی مەڕ باشترە گۆشتی حیوانی گچکە لە حیوانی گەورە باشترە مریشکی خۆمانە و سۆر لە سپی باشترە لەبەرسی لەبەر تەن خواردن تەن دروستتر و بابلێن سروشتی تردی بۆ بابلێن خودی قوتابیەکە قازانزە خودی قوتابەکە باشە کەواتە لێرە ئەمە کۆمەڵی خواردنمان هەیە کۆمەڵێک سەوزەمانەیە کۆمەڵێک بیۆمان هەیە ئەو کۆمەڵە هەم پێکەوە کاتی لۆ دابەش دەکاتن بەپێی پێویست ڕۆژانە ئەو خواردانە دەخوات دەستەکان خۆش دکتۆر زۆر سپاس ئەگەر زۆر بەکوتی دکتۆر بەنسبەت یعنی لەو حاڵەتەدا جیاوازیەکەیە لە نێوان خواردنی قوتابیەک لەگەڵ کەسێکی دیکەی عادی وەنیە لەو حاڵەتەدا کەواتە ئەگەر ئەو خاڵانە پەیڕۆ کاتن ئینشاءڵڵا دەتوانێت زۆر بە شێوەیەکی تەندروست دەتوانێت بچێتە هۆڵی تاقیکە و بە شێوەیەکی گشتیش بۆ هەوڵی خوێندن بە تەئکید وایە خۆی بە تەئکید ئەتو کرێکارێک لەوانەیە 3000 تا 4000 کالۆری پێویستە بەڵام قوتابێک لەوانەیە 1000 تا 2000 کالۆری پێویستی کەواتە قوتابی پێویستی بۆ خواردنە قورس و چەور و زۆر خواردنە نییە پێویستی بە خواردنێکی کەمە بەڵام بەردەوام وەکو کورداری خۆن دەڵێ کەمخۆری دایمخۆر من پێناسەی کەمخۆری دایمخۆر لۆ قوتابی زۆر گرینگە خاستان لە بینی ڕێستەکان زۆر گرینگە و ئەو خواردانەش بخوا کە خواردنی سوکن لەبەر ئەوەی چی تا بەسە بۆ نمونە ئەگەر بێت و ئەو گەنجە بێتە سەرپێک بخوا ئەو سەرپێ 6 ساعت تا 8 ساعت لە گەدەی دەبینێتەوە بەڵام ئەگەر شۆربایکی نیسی بخوا سبەینەکەی 20 دقیقە دەبینێتەوە ئەگەر بەسەر شۆربایکی برنج بخوا بەسە لەوانەیە احتیمالە 10 دقیقە چارێک دەبینێتەوە ئەگەر گوێزێک تەهینێک بخوا لەوانەیە هەر بابلێن 10 دقیقە چارێک 20 دقیقە کەواتە ئەگەر بێتەوە کەسە کفتە یان شفتە یان دۆڵما یان شتێکی قورسی خوارد من ناڵێ بنێخوا بەڵام کە خواردی دەبی بیرۆی بکاتەوە کە چەند لە مەعدەی دەبینێتەوە چۆن لەبەرەوەی مەشغولکردنی هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستا لەسەر حسابی مێشکە تۆ چەند شوێنت هادی بی چەند خواردن سوک بی چەند بابلێن ئەتوو ئەشتە خراپەکان نەخۆی ئەوەندە ئینسانێکی هادی و لەسەر خۆ بابلێن بشەوشیەوە دروست نابی یەکشتم لە دیرچ و پێت بڵێم مەسەلەی چابوو قوتابی زۆر پێویستە چا بخوا بەڵام چا نەکولێ و قاوەش بخوا قاوە لە بەیانیان بخوا چا لە ئێواران بخوا و دەشتوانی کۆمەڵێک چای جیادەرمان بخوا وەکو چای ڕۆژماری کە خۆی چای مێشکە چای جینکۆ بیلۆبا کە خۆی چای مێشکە چای مەلیسا و چای نعناع چای پونگ چای گوڵە بابوت ئەوان هەر یەکیان ئیشێک دەکات هەندێکیان سترێس ناهێلی هەندێکیان مێشک بەهێز دەکات و هەندێکیشیان با بڵێن ڕیلاکس بە گەردە و قوڵۆری دەکات دەستەکان خۆش دکتۆر جان زۆر سپاس بەڕاستی زانیاری زۆر بەپێزیدا دکتۆری عەزیز هیوای بۆ دەخوازین و ئینشاءڵڵا ئەمە یەکەم و کۆتا چاپێکەوتناوی ئەکیدی شمان بە دکتۆری دەبیتەوە لە خزمەت داما ئەوەی پێم بکرێت بۆ قوتابیەکان لە خزمەت داما بۆ پێیجەکەشتان زۆر سپاس دکتۆر خۆشەویستان تاریدارێکی دیکە و مامۆستایەکی دیکە و سپۆرێکی دیکە لە بواری تەندروستی قسەمان بۆ بکات ئێوەش بەخوای گەورە دەسپێرم و خۆتان لەگەڵ